بیرکاری بۆ پۆلی نۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 6 ڕاهێنانی ئاراستەکراو هەر ڕەگێکی دووجا دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو ئەو دوو ژمارەیە بدۆزەوە و وەڵامەکەت ڕوون بکەوە. لێرە هەندێک ژمارە هەیە لە ژێر ڕەگی دووجایە چونکە ئەو ژمارانە دووجای تەواو نینە واتە ڕەگەکەیان ناکاتە ژمارەیەکی تەواو سروشتی بەڵکو دەکاتە ژمارەیەکی دەی واتە ڕەجی ئەو ژمارانە فاریزەی لەگەڵا بەڵام لێرە پێویست ناکە ڕەگەکەی بزانم بە تەواوەتی تەنیا و تەنیا پێویست دەکا بزانم ڕەگەکە دەکەویتە مابەینی کام دوو ژمارەی تەواو. کو دەزانم ئەمن لێرە بۆ وێنە ژمارە چل دەچم تەماشای ئەو ژمارانە دەکەم کە دووجای تەواون واتە ژمارە 1 دووجای تەواوە 4 9 16 25 36 49 64 81 100 121 ئەوانە دووجای تەواون. مانای چییە؟ واتە ڕەجی ئەو ژمارانە دەکاتە ژمارەیەکی سروشتی تەواو چونکە 7 جاران 7 دەکات 49 ڕەجی 49 دەکات 7 8 جاران 8 دەکات 64 ڕەجی 64 دەکات 8 و هەتا دوایی کەواتە پێویستە تۆزێک ئەو ژمارانە بناسمەوە تەماشایەکیان بکەم هەتا بزانم ئەو ژمارەی ئەمن هەمە لە ژێر ڕەگ بۆ وێنە چل دەکەوێتە مابەینی کام لەو ژمارانە چل لە چێندەرە چل لێرەیە چل لێرەیە چل لە 36 گەورەترە لە 49 بچووکترە کەواتە چل دەکەویتە مابەینی 36 و 49 چونکە ڕەجی 36 6 ڕەجی 49 7 کەواتە ڕەجی ژمارە چل دەکەویتە مابەینی 6 و 7 ڕەنگە 6 فاریزە 1 بی یان 6 فاریزە 2 بی یان 3 بی یان 4 بی یان 5 بی یان 6 و 7 و 8 و 9 و ئەو شتانە بەوەی پێک دێ چل ئایا نزیکە لە 36 نزیکترە لە 36 یان نزیکترە لە 49 ئەگەر نزیکتر بی لە 36 واتە ڕەگەکەشی نزیکترە لە 6 هەتا ئەوەی لە 7 بەڵام لێرە پێویست ناکە ئەمن خۆمان دیکەم تەنیا دەنووسم ڕەجی ژمارە چل دەکەویتە مابەینی 6 و 7 کەواتە وەڵامەکەم ئەو هەیە ڕەجی چل چونکە چل بەخۆی دەکەویتە مابەینی دەتوانم ئەوها بنووسم چل دەکەویتە مابەینی 36 و 49 ڕەجی 36 دەزانم دەکا 6 ڕەجی 49 دەزانم دەکا 7 کەواتە ڕەجی چلی دەکەویتە مابەینی 6 و 7 دەتوانم بە نووسین بنووسم ڕەگی ژمارە چل یەکسانە بە یان دەکەوێتە مابەینی یەکسانە بە نییە دەکەوێتە مابەینی بنووسین ژمارە 6 و ژمارە 7 تەنیا ئەوەیان لە من دەوێ نایەنەوێ
بە تەواوی بزانم ڕەجی چل دەکاتە چەند. ڕەجی 90 دەکاتە چەند؟ دەچمە لای خشتەکەی هەمە لێرە. 90 لە چێندەرایە؟ 90 تەماشای ئێرە دەکەم، ئەوە 100، ئەوەش 81، 90 گچکەترە لە 100، گەورەترە لە 81، واتە ڕەگەکەی دەکەوێتە مابەینی 9 و 10. تەواو هەر ئەوەندەی دەنووسم. ڕەجی ژمارە چل دەکەویتە مابەینی 9، ڕەجی ژمارە 90 دەکەویتە مابەینی 9 و 10. ئەو جە بزانە 9 فاریزە 1، 9 فاریزە 2، 9 فاریزە 3 و شتی وایە. بەڵام پێویست ناکە بزانم 100%. ڕەجی ژمارە 156 دیسان دەچمە لای خشتەکەی 156 لێرە نییە، کاتە ڕەگەکەی لە 12 گەورەترە. دێمە ئێرە 156 لە چێ دەبی؟ لێرە لە 2 بگەڕێم. 156 لە 169 گچکەترە و لە 144ش گەورەترە، کەواتە ڕەگەکەی دەکەویتە مابەینی 12 و 13. واتە 12 فاریزە بزانە چییە؟ 12 فاریزە 4، 12 فاریزە 5، 12 فاریزە 6 یان 7، 8، 9. بێگومان ئەگەر تەنیا یەک خانەی بنووسم لە پاش فاریزەی، کەواتە وەڵامەکە ئەوەیە، دەکەویتە مابەینی 12 و 13. ڕەگەکەی ڕەجی ژمارەکە ژمارە چەند بوو؟ 156. دەنووسم ڕەگەکەی دەکەویتە مابەینی 12 و 13. لە 12 گەورەترە، لە 13ش گچکەترە. ڕەجی 306 دەکەویتە مابەینی کامە ژمارەی؟ لێرە 306 نییە، لێرەش هەیە. 306 گچکەترە لە 324 و گەورەتریشە لە 289، واتە ڕەگەکەی دەکەویتە مابەینی ژمارە 7 و ژمارە 8. گەورەترە لە 7، گچکەترە لە 8. هەر بە نووسین دەتوانم بنووسم. ڕەجی ژمارە 306 دەکەویتە مابەینی ژمارە 7 و ژمارە 8. ڕەجی 250 دەکەویتە مابەینی چ؟ 250 واتە گچکەترە لە 256، گەورەتریشە لە 225، لەبەر هەندێک ڕەگەکەی دەکەویتە مابەینی ژمارە 15 و ژمارە 16. لە 15 گەورەترە و لە 16ش گچکەترە ڕەگەکە. ئەو جە بزانە چەندە؟ 15 فاریزە 8 یان 5 یان 2 یان 3. نایەنەوێ بزانن، تەنیا دەکەویتە مابەینی کام دوو ژمارە. تەواو بووم لێرە. دێمە لای پرسیاری 6. وێنەیەکی شێوە 4 گۆشە خرایە پشت پارچە شوشەیە کە ڕووبەرەکەی 50 سانتیمەتری دوو جابوو. وێنەکم هەیە، شوشە چیلۆ دەینم، جامە چیلۆ دەینم، چارچێوە چیلۆ دەینم. جامەکە و شوشەکە 50 سانتیمەتری دوو جایە. درێژی چوارچێوەکەی کە پێویستە بۆ ئەوەی شوشەکەی لە دەورەی شوشەکەی دانێم، بە نزیکراوەی بۆ نزیکترین دەیەک چەندە؟ واتە ڕووبەرم هەیە، چارگۆشەکم هەیە، ڕووبەرەکەم هەیە، دەمەوێ درێژی یەک لای بزانم. کە درێژی یەک لای بزانم، دەزانم چارچیوەکەی چەندەواتە درێژی هەر 4 لای بەیەکەوە چەندە.
چونکە درێژی یەک لای جارانی ژمارە 4 دەکەم. زۆر ئاسانە. ئەو وێنەیە کە هەیتم لە جامەچی لە شوشەچی گیرایە، چارچێوەچی لە دەورەی هەیە. ئەمن ڕووبەری ئەو جامەی دەزانم کە دەزانم دەکاتە 50 سانتیمەتری دووجا. ئەو زانیاریانەی کە هەمە دەربارەی ئەو پرسیارەی هەمویان دەنووسم لەسەر پارچە کاغەزەک. ئەگەر بمەوێ وێنەکی دروست دەکەم، هێڵکاریەکی دروست دەکەم، دەنووسم ڕووبەری 4 گۆشە دەکا، یەک لا جارانی لایەکەی دی، و لە جیاتی ڕووبەر دەتوانم بنووسم پیتی ڕ، و لە جیاتی لا جاران لا دەتوانم بنووسم یەک لا دووجا. ئەوجە پاشان ڕەجی ڕووبەرەکەی وەربگرم، واتە هێمای ڕێکدانێم کە ڕەجی ڕووبەرەکەی وەردەگرم دەکاتە ڕەجی 50، دەکاتە ڕەجی هەر پیتەک توان دوو دەکاتە تەنیا پیتەکە بەخۆی، واتە ڕەجی ژمارە 50 دەکاتە درێژی لایەکی 4 گۆشەکە. ئەگەر بچم تەمەشای 50 بکەم لێرە، ئایا 50 لە چێندەرە؟ 50 دەکەویتە مابەینی کام ژمارە و کام ژمارە؟ 50 تۆزێک گەورەترە لە 49 و زۆریش بچووکترە لە 64، واتە ڕەگەکە دەبی زۆر نزیک بی لە ژمارە 7. ڕەنگە 7 فاریزە 1 یان 2 شتە چیوە ڕەجی ژمارە 50. ئەگەر بمەوێ ڕەجی ژمارە 50 چونکە نووسرابوو نزیکەوە بۆ نزیکترین دەیەک، ئەمن نووسیتم دەکاتە 7 فاریزە 1. بێگومان دەتوانم بژمێریش بەکار بینم، دەنووسم 50، دوایە دەچمە لای ڕەجی دووجا، دەبینم دەکاتە 7 فاریزە 0 7 1 و 0 و هەتا دوای. بەڵام داوام لێ دەکەن کە تەنیا یەک خانەی بنووسم پاش فاریزە، نزیکترین دەیەک، واتە ئەمن نابێ بنووسم 7 فاریزە 0 7، ئەوە دەکاتە بەش لە 100. بەش لە دایان دەیەک تەنیا دەبی یەک خانەی بنووسم پاشی فاریزەی لە ڕاستی فاریزە. لەبەر هەندێ ئەو سفرەی نزیک دەکەمەوە دەیکەمە ژمارە 1، چونکە ئەو هەفتەی لە لای ڕاستی سفرەکەیە ڕەنووسەکی گەورەیە، کەواتە دەنووسم 7 فاریزە 1. کە نووسیم 7 فاریزە 1، ئەوە درێژی لایەکی ئەو 4 گۆشەیەم زانی، کاتە درێژی لایەکی 4 گۆشەکەی دەزانم. ئەو جا هەتا چارچیوەکەی بزانم چ دەکەم، ئەو درێژی 1 لای جارانی 4 دەکەم، دەزانم ئەو چارچێوە مۆرەی دەورەی ئەو وێنەی دەبی بکاتە 28 فاریزە 4 سانتیمەتر، چونکە درێژی هەر لایەکی زانیم چەندە، هەموو لایەکانیش وەچیەکن. لێرە 7 و 1 و 7 و 1 و 7 و 1 و 7 و 1، ئەگەر کۆیان کەمەوە یان کۆیان دەکەمەوە 4 جار یان جارانی 4 دەکەم، چونکە چێوەی 4 گۆشە دەکاتە 4 جاران درێژی 1 لە 4 جاران لێ، کاتە
ئەو زانیاریانە هەمووی دەتوانم کۆ بکەمەوە بنووسم و ڕوونکەمەوە و بەخۆم کو تێگەیشتم ئاوا ڕوونی دەکەمەوە. زۆر جار دەتوانی بە وشە بنووسی، مەرج نییە هەروەکو دەتوانی بە وشە بنووسی ڕەجی ژمارە 50 یەکسانە بە نزیکەی. ئەوەی ڕاستی بیدەبوایە نووسی بام نزیکەی نەک یەکسانە بە، بەڵام یەکسانە بە نزیکەی 7 فاریزە 1. ئەو جەکە درێژی لایەکم زانی چارچێوەکەی واتە هەر 4 لاش دەزانم. ئێستا وەڵامەکە چییە؟ 28 فاریزە 4. ئەوە تەواو بووین. پرسیاری ژمارە 3 لێرە بژمێر بەکاربینا بۆ دۆزینەوەی بەهای هەر بڕێک و نزیکی بکەوە بۆ نزیکترین دەیەک کە جێم لە وشەی دەیەک دەبی، واتە لە لای ڕاستی فاریزە نەک لە لای چەپی لێرە نا، لە لای ڕاستی تەنیا دەبی 1 خانە هەبی. نزیککردنەوە. ئەگەرە من بچم هەندێکیان تەماشاکەم هەمویان نا، چونکە بژمێر بەکاردێنین. لێرە 34 و یەکەکەی ئەمن شیکار دەکەم. 34 فاریزە 1 لەژێر ڕەجی 2 دەکاتە 5 فاریزە 8 3 9 5 هەتا دوای. بەڵام ئەمن تەنیا دەبی 1 خانەم هەبی لە ڕاستی فاریزە، واتە تەنیا دەنووسم 5 فاریزە 8 خانەکانی دی هەموو دەکەمە 0 و 8ەکەش ناگۆڕم نایکەمە 9 لەبەرچ چونکە ئەو سێی تەنشتی ڕەنووسە چی گچکەیە لە 5 گچکەترا، واتە 8ەکە دەستکاری ناکرێ. تەنیا وەڵامەکە نزیکەی 5 فاریزە 8 کەواتە لێرە دەنووسم ڕەجی 34 یەکسانە بە نزیکەی 5 فاریزە 8. ڕەجی ئەو ژمارەی نزیککردنەوەی پێویست ناکە 100% دەکاتە 60، چونکە 60 جاران 60 دەکا 3600. ڕەجی 190 بە بژمێر 190 ڕەجی 2 دەکاتە 13 فاریزە 76 و 78 و 4 و 0. بەڵام ئەمن لێرە تەنیا دەنووسم تەنیا 13 فاریزە 7 ئەوانی دی هەموو دەکەمە 0. بەڵام چونکە لە تەنشت هەفتەکەی 8 هەیە، 8ش ڕەنووسەکی گەورەیە کە دەیکەمە 0 دەبی ئەو هەفتەی بە یەک ژمارە گەورەکەم، واتە هەفتەکەی دەبی بکەمە 8، واتە ئەنجامەکە دەبیتە 13 فاریزە 8. نزیک کراوەکە دەکاتە نزیکەی 13 فاریزە 8. 5120 لەژێر ڕەجی 2 دەکاتە 71 بە نزیکراوەی دەبیتە 71 فاریزە 6. 71 فاریزە 6. 71 فاریزە 6. تەواو بووم لەو پرسیارانە. پرسیاری ڕاهێنانی ئازاد. پرسیاری 1
هەر ڕێگێکی دووجا دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو و ئەو دوو ژمارانە ببینەوە. لێرە هێمای کەم هەیە، بەڵام جارێک کارم بە هێمای کەم نییە کە وەڵامی ئەو ڕەگەمزانی ئەوجا ئەو کاتی هێمای کەمدا دەنێم. 52 بزانم دەکەویتە مابەینی کام دوو ژمارە. 52 لە چێ باشە؟ 52 دەکەویتە مابەینی 49 و 64 کەواتە ڕێگەکەی لە مابەینی 7 و 8، بەڵام لێرە چونکە کەمە دەنووسم ڕەجی 59 لە مابەینی کەم 7 و کەم 8. فاریزەی دەکەویتە مابەینێ، بەڵام پێویست ناکە، تەنیا دەنووسم لە مابەینی کەم 7 و کەم 8. ڕێگەکە نابێ گومان ڕێگەکە 7 و 8، بەڵام چونکە لێرە کەم هەیە ئەمیش کەمی دادەنێ، بەڵام ڕێگەکە پۆزیتیڤە. لێرە ژمارە 3 دەکەویتە مابەینی 1 و 4، واتە ڕێگەکەشی لە مابەینی 1 و 2. 1 و 2 زۆر ئاسانە. 600 دەکەویتە مابەینی کامە دوو ژمارەی؟ 600 دەکەویتە مابەینی 576 و 625 کە ئەوانە دووجای تەواون. ڕەجی 576 24، ڕەجی 625 25، کەواتە ڕەجی 600 لە مابەینی 24 و 25 لە مابەینی ئەو دوو ژمارەیە. تەنیا دەنووسم لە مابەینی ژمارە 24 و 25. ڕەجی 190 190 لە چێندەرە؟ 190 لێرەیە لە مابەینی 169 و 196، کەواتە ڕێگەکەی لە مابەینی 13 و 14، بەڵام چونکە هێمای کەمیش لە پێشی هەیە کەواتە دەنووسم لە مابەینی ئەو دوو ژمارەیە. وەڵامەکە لە مابەینی ئەو دوو ژمارەیە، بەڵام ڕێگەکە بە تەنیا بەخۆی پۆزیتیڤە. 5120 لێرە هەمان بوو، کردیا 71 و شتێک وا بزانم، بەڵام با بچم بزانم لێرە لە مابەینی کام دوو ژمارەیە. لە مابەینی ئەو دوو ژمارەیە 5041 و 5184، ئەو ژمارەی لە مابەینی ئەو دوو ژمارەیە، کەواتە ڕێگەکەشی لە مابەینی 71 و 72. بەڵام 7 گچکەترە، کە ڕێگەچی گچکەترە لەو نەدەبوو. یەکەم جار ئەمن 4900 نووسی، بەڵام ئەو باش نییە. ئەو دوو ژمارەیە باشە، چونکە ئەو ژمارەیە لە مابەینی ئەو دوو ژمارەیە 5041 و 5184 کە ڕەجی دووجای تەواون، کەواتە وەڵامەکە 71 و 72. ئەوەش تەواو بوو. دێمە لای پرسیاری 17. تابلۆی 6 ڕەنگ شێوە 4 گۆشەیە و 64 4 گۆشەی بچووکی تێدایە. تابلۆیەک هەیە، لەو ناو ئەو تابلۆیەی 64 4 گۆشەی گچکە هەیە. ڕووبەری هەر یەکێک لەو 4 گۆشانە
13 سانتیمەتری دووجایە. ئێستا داواکاریەکە ئەوەیە ئایا درێژی لایەکی تابلۆیەکە چەندە بە نزیکراوەی. بۆ نزیکترین بەش لە 100 لێرە نزیکترین بەش لە 100 واتە کە ژمارەکەی دەنووسین لێرە ژمارە هەیە لە پاش فاریزەی تەنیا دەبی دوو خانە هەبی ئەوجا ئەو دوو خانەیە چەندە 12ە 14ە 79ە دەبی دوو خانە تەنیا هەبی زیاتر نەبی و کەمتریش نەبی. ئێستا ئەمن تەماشای ئەو پرسیارەیەکەم ئەوە تابلۆیەکە لە 64 چوارگۆشە پێک هاتیە چونکە چوارگۆشەیە تابلۆیەکە کەواتە 8 چوارگۆشە بە ئاسۆی دانراینە و 8ش بە ستونی 8 جاران 8ش دەکا 64 ڕەنگا و ڕەنجیشم کردێ لێرە ئەمن زیاتر لە 6 ڕەنگم بەکارهێنایە هەر ئەوەی لۆ ئەوەی ئاسانکاری بکەم ژماردنەکە ئاسان بی. بێگومان لێرە ئەمن مەودا هەیە لە مابەینی چوارگۆشەکان هەر هەتا تێکەڵ نەبی دەنا لە تابلۆیەکەی چوارگۆشەکان لە تەنیشت یەکن هیچ ئەو مەودایە سپیە نییە لە مابەینیان بەڵام لێرە ئەمن هەر لۆ ئەوەی زیاتر ڕوون بی لە کاتی باسکردنی وای دادەنەین کە هیچ مەودایەک نییە لە مابەینی چوارگۆشەکان ئەوها لە چوارگۆشەکان لە تەنیشت یەکن. هەر چوارگۆشەک لەو چوارگۆشانە 13 سانتیمەتری دووجایە. دووسێ ڕێ هەیە لۆ دیتنەوەی درێژی لایەکی ئەو تابلۆیە. یەک لەو ڕێیانە ئەوەیە کە ئەمن ڕووبەری هەموو تابلۆیەکەی ببینمەوە ئەوجا ڕێگەکەی وەربگرم درێژی لایەکی بەدەستم دێ. ڕووبەری هەموو تابلۆیەکەی کو دەبینمەوە ئەگەر ڕووبەری یەک چوارگۆشەی گچکە جارانی 64 بکەم چونکە هەمویان 64 دانەنا کەواتە ئەو ڕێی بەکاردەینم 64 جاران 13 کردیا 832 سانتیمەتری دووجا دەبی بنووسم لە تەنیشتی کە ئەمن نەمنووسیە دەبی لێرە بنووسرێ سانتیمەتر دووجا. ئەوە ڕووبەری هەموو تابلۆیەکە هەمووی 832 سانتیمەتری دووجایە. ئێستا زۆر ئاسانە درێژی لایەکی تەنیا ڕەجی ئەو ڕووبەرەی وەردەگرم ڕەجی 832 بەڵام چونکە 832 دووجایەکی تەواو نییە کەواتە ڕەگەکەی فاریزەی دەکەویتە مابەینێ 832 لەژێر ڕەجی دووجا دەکاتە 28 فاریزە 844 بەڵام ئەمن پێویست نەکە هەموو ڕەنووسەکان بنووسم پاش فاریزەی تەنیا دوویان دەنووسم 84 و دەستکاریش ناکەم ئەوانەی دی هەموو دەبنە 0 و چارەکەش نابیتە 5 نابیتە 85 لەبەر چ چونکە چاری دووەم لە لای ڕاست ڕەنووسەکی گچکەیە ئەگەر بەهات بە 5 بە یەکەم چار لە تەنیشت هەشتەکەی دەبووە 5 بەڵام لێرە نابیتە 5 کەواتە ڕەگەکە دەکات چەند درێژی لایەکی دەکا 28 فاریزە 84 سانتیمەتر درێژی یەک لای ئەو تابلۆیە دەکاتە 28 فاریزە 8. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکانی دیتنەوەی. ڕێیەکی تکە هەیە ئەویش چییە؟ لێرە ئەمن درێژی لایەکی ئەو چارگۆشە گچکەی بەدەست بینم
کە زانیم ڕەجی 13 واتە ئەوها نازانم چام کردیان نا چام نەکردیا بەڵام بۆ وێنە ئەگەرە من ڕەجی 13 وەربگرم ئەوها دەکاتە نزیکەی چەند 13 نزیکە لە 9 یان لە 16 ڕەنگە لە 16 نێزیک بی کەواتە نزیکی چاریە با بچم زانم ڕەگەکەی دەکاتە چەند ڕەجی 13 دەکاتە 3/6 نزیکە لە 4 ئەوجە 3/6 جارانی هەشتی بکەم چونکە ئەمن هەشت دانەم هەیە لێرانە درێژی لایەکی تابلۆیەکە دەردەچی دەبی دەربچی نزیکەی 28/4 بزانم وەیە یان وە نییە لێرە ئەو سێ جارانی هەشتی بکەم دەرنەچوو 28 جارانی هەشتم کریان تەواو نەبوو وابزان بە ئەو جارەی 13 لەژێر ڕەجی 2 ئەو جارانی هەشت دەردەچی 28/4 هەمان وەڵامە کەواتە ئەو ڕێش هەیە ئەگەر هەست بکەی ئەو ڕێیە ئاسانترە ئەگەر نا لێرەش با بنووسم ڕەگەکەی کردیە چەند کردیا 3/6 ئەو جا 3/6 بینم جارانی هەشتی بکەم کە دیسان دەکاتە 28/4 سانتیمەتر درێژی لایەکی تابلۆیەکە کەواتە ئەو ڕێگایش هەیە کامەت پێ ئاسانە بگەڕێمە لای بژمێر بەکاربینە بۆ دۆزینەوەی بەهای هەر بڕێک ئەو وابزانم ئیدی پێویست ناکە نزیک بکۆن بۆ نزیکترین دەیەک واتە تەنیا یەک خانم هەبی لە لای ڕاستی فاریزە تەنیا ڕەنگە یەکەچیان چاکەم ئەو 550 دەکاتە 23/، چونکە 45 لێرە ئەمیش تەنیا دەمەوێ چارەکەی بنووسم یەک خانە بەڵام ناتوانم ئەمن پێنجەکەی فرێدەم و بیکەمە 0 چارەکەش نەگۆڕم چونکە 5 ڕەنووسەکی گەورەیە لە بەرهەندێ چی لێدێ دەکاتە 23/5 کاتە وەڵامەکە 23/5 وەڵامی ئێرە یەکسانە بە نزیکەی 23/5 بێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەز دەکەم ئەو پرسیارانە زۆر گرنگن و هیچیش ئاسان نییە بەڵام زۆر گرنگە ئەو پیتە بنووسە کە شوێنی هەر ڕەگە دووجایەک لەسەر هێڵی ژمارەکان دەنوێنێ هەست ناکەم پرسیارەکە بە جوانی نووسرایتەوە زۆر ڕوون نییە بەڵام مانای چییە مانای ئەوەیە ئایا ئەو پیتە کە ژمارەکە کامەیە لەو ژمارانە ئایا جێیەکەی کامەیە واتە پرسیاری 23 ڕەجی 3 بە کەم لە چێ دانێم لێرە لەو جێیانەی کە هەیە ئایا لێرەی دانێم یان لێرە ئەوە مەبەستەکەیانە کەواتە ئاسانترین ڕێ ئەوەیە کە
لەو هەموو ژمارانە کامە ئاسانە زووتر وەڵامی ئەو ژمارەی بدەمەوە، تۆزە وەڵامی پرسیارەکانی دی بدەمەوە. پێویست ناکە ئەگەر ئەوەم نەزانی دەتوانم ئەو پرسیارەی چاکەم پاشان ئەوەی چاکەم هەتا وەڵامەکەم دروست بی. لێرە ئاسانترینیان وا بزانم ئەو پرسیارەیە. ڕەجی 14 زۆر نێزیکە لە ڕەجی 16 کە دەزانم ڕەجی 16 دەکاتە 4 واتە بگەڕێم لە دوو ژمارەك تۆزێک گچکەتر بی لە 4 نزیکی 4 بی. لە چێندەر ئەو ژمارە هەیە بۆ وێنە لێرە نزیکیەکە ئەوە تەواو نییە، لێرە نزیک 2 ئەوەش ڕاست نییە، لێرە نزیک 3 ئەوەش ڕاست نییە، نزیکی 4 ئەوە ڕاستە. زۆر لە 4 نزیکە کەواتە ئەو پیتە دەکاتە چ؟ دەکاتە وەڵامی ئەو پرسیارەی. کەواتە ڕەجی 14 جێی لێرەیە. یان ڕەجی 14 لێرە بنووسم، یان بنووسم ف یەکسانە بە ڕەجی 14 ئەوها ئەو جەبزانە کو دەنووسی. یان بنووسم پرسیاری ژمارە 27 یەکسانە بە پیتی ف یەکسانە بە نەک نزیکەی ئەوها جێی لێرەیە. ئەوە تەواو بوو. ئێستا بێمە لای پرسیاری 24ش ئاسانە چونکە ڕەجی 5 نێزیکە لە ڕەجی 4 ڕەجی 4ش 2 کەواتە بگەڕێم بە دوای ژمارەك تۆزەك لە 2 گەورەتر بی. تۆزەك زۆر نا کامە لە 2 گەورەترە؟ ئەو خاڵە ئێرە د تۆزەك لە 2 گەورەترە لە لای ڕاستی 2 کەواتە ئەوە شمزانی د یەکسانە بە ڕەجی 5. ئەوەش تەواو بوو. ئێستا بێمە لای پرسیاری 25 ڕەجی 7 نێزیکە لە ڕەجی 9 ڕەجی 9ش دەکاتە 3 بەڵام ئەوە 7 کەواتە تۆزەك گچکەترا لە 3 کەواتە بگەڕێم بە دوای خاڵک بچووکتربی لە 3 لێرە ئەو خاڵە گچکەترە لە 3 چونکە لە لای چەپی 3 کەواتە ئەو پیتە وەڵامی ئەو پرسیارەیە. ڕەجی 7 یەکسانە بە یان دەکاتە ڕەجی 7. ئەوەش تەواو بوو. پرسیاری 28 ڕەجی 0.75 نێزیکە لە ڕەجی ژمارە 1. ڕەجی ژمارە 1 هەر دەکا 1 واتە دەبی بگەڕێم بە دوای خاڵک کە گچکەتر بی لە 1 پۆزیتیڤیشە بێگومان تۆزە گچکەتر بی لە 1. لێرە ئەوە باشە تۆزە گچکەترە لە 1 کەواتە ئەوە وەڵامی ئەو پرسیارەیە. 28 دەکاتە لەبەر چ دەنووسم دەکاتە ئەوەی ڕاستی بی ڕەنگە بنووسم یەکسان نزیکەی بەڵام لێرانە دەکاتە ج. ئەوەش تەواو بوو. ئێستا دوو نێگەتیڤم هەیە با ڕەجی ئەوە لە هەمووی ئاسانترە چونکە ڕەجی 8 جارێ تەماشای نێگەتیڤەکەی ناکەم. ڕەجی 8 زۆر نێزیکە لە ڕەجی 9 کەواتە زۆر نێزیکە لە 3 بەڵام تۆزەک گچکەترە لە 3 بە نێگەتیڤ. بگەڕێم لە دوای خاڵک لەسەر هێڵی ژمارەکان کە گچکەترە لە 3 بە نێگەتیڤیشە. گچکەترە لە 3 کەواتە ئەو خاڵە لە 3 گچکەترە بە ژمارە لە 3 گچکەترە بەڵام نەک بە بەها بە ژمارەکە لە 3 گچکەترە
و بە نێگەتیڤیش کەواتە دەکاتە ن. ئێستا چ ماوە؟ تەنیا ئەوە ماوە وابزانم کە ئەویش زۆر ئاسانە دەکاتە ئەو پیتە. پێویست ناکە خۆممان دیکەم. بەو جۆرەی دەتوانین تۆزە وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بدەینەوە لەسەر هێڵی ژمارەکان، بزانین بە نزیکەی ڕەگەکە دەبی لە چێندەر دابدرێ. لێرەش بێگومان زۆر گرنگە، سفر لێرەیە، ژمارەکانی دەستی چەپ سالبن، نێگەتیڤن، کەمن، ئەوانەی دەستی ڕاست پۆزیتیڤن، ئەوانەی ڕاستی سفر. پۆزیتیڤ و هێمای هەرچەندە هێمایان لە پێش نییە، بەڵام پۆزیتیڤن واتە نێگەتیڤ نینە. ئێستا بەهای هەر یەک لەو ڕەگە دوو جایانە ببینەوە بە نزیکراوی بۆ نزیکترین دەیەک. لێرە ئیدی نابی بنووسم دەکەوێتە مابەینی، دەبی ببینمەوە بۆ نزیکترین دەیەک. کەواتە ئەوجە نازانم بژمێر بەکاربینم یان کوو. لە کاتی تاقیکردنەوە نازانم ئایا دەتوانن بژمێر بەکاربینن یان لێرە با بچم بزانم حەڤدە لە چ نزیکە. حەڤدە نێزیکە لە 16، کەواتە چونکە نێزیکە لە 16 کەواتە ڕەگەکەی تۆزێک لە چاری گەورەترە. کەواتە ئەمن دەتوانم بنووسم ڕەگەکەی دەکاتە بۆ وێنە دەکاتە 4 فاریزە 1. با بزانم باشە یان باش نییە. 4 فاریزە 1 جاران 4 فاریزە 1 بزانم باشە یان باش نییە. دەتوانم لە جێیەکی تکە تاقیکەمەوە. ئەگەر بژمێر بەکارنەینم بێگومان لە جێیەکی دی تەماشاکەم 4 و 1 و 4 و 1 بزانم دەکات چەند. 4 و 1 جاران 4 و 1 1 جاران 1 1 1 جاران 4 4 جاران 1 و 4 جاران 4 1 4 و 4 8 لێرەش 6 لێرەش 1 16 و 86 بزانم 4 و 2 دەکات چەند. 4 و 2 جاران 4 و 2 بزانم کامەی باشترە. 2 جاران 2 4 2 جاران 4 8 2 جاران 4 8 4 جاران 4 16 ببورن 4 8 و 8 16 17 64 هیچیان باش نینە. یەکەچیان حەڤدەیە چونکە من ئەوی زۆر گەورەترە لە حەڤدەی ئەوە تۆزێک باشترە، نزیکترە لە حەڤدەی 16 و 81. کەواتە دەنووسم 4 فاریزە 1 وا بزانم باشترە. ئەوجێ ئێستا ئەگەر بە بژمێر بکەم حەڤدە دەکات 4 فاریزە 1 کەواتە ڕاستیشە. بەڵام چونکە لە کاتی تاقیکردنەوە ڕەنگە نەهێڵن بژمێر بەکاربینم، کەواتە نزیکەی 4 فاریزە 1 دێمە لای 28. بزانم 28 لە چ نێزیکە. 28 نێزیکە لە 25 لە مابینی 25 و 36، بەڵام نێزیکە لە 25. کەواتە دەنووسم 5 فاریزە 2 بزانم کووە. 5 فاریزە 2 جارانی 5 فاریزە 2 دەکەم بزانم دەکاتە چەند.
دووجاران 2 4 دووجاران 5 10